الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد سيد الأولين والآخرين، وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. براو خوشکی ایماندارم، سلامی خوای گەورەتان لەسەر بێ. لە جومعەی ڕابردوودا و پێشترە باسی گرنگی و پیرۆزی و مبارەکی کار و کاسپی و پیشە و پیشەوەریمان کرد لە ئاینی پیرۆزی ئیسلامە. وەک کار و کاسپی و پیشە و پیشەوەری مبارەک و پیرۆزە، بە هەمان شێوە ئاینی پیرۆزی ئیسلام کۆمەڵە مەرج و شەرتی داناوە لە بۆ کارکردن و ئیشکردن و پیشە و پیشەوەری ئەبێت لە ژێر ڕۆشنایی ئەو مەرجانە بێ، ئەوسا حەڵاڵە و مبارەکە و پیرۆزە. ئەگەر بێت و لەو مەرجانە ترازا و مەرج و شەرتی خۆی تیان نەهاتە جێ، ئەو معاملە و کار و کاسپی و میهانە و پیشەوەریە ئاینی پیرۆزیان حرامی کردووە. چونکە ئەمە عەقدە لە نێوان دوو نەفەرایە چەند نەفەرێکە. وەفاش بە ئەهد و عەقد واجبی سەرشانی ئیماندار و مسلمانە. وخوای تبارك وتعالى فرمت: يا أيها الذين آمنوا أوفوا بالعقود. إيمان داران ئێوە وەفا بکەن بەو عەقد و پەیمانانەی کەوا ئەی بەستن، ئەو گرێ بەستانەی کەوا لە نێوانی خۆتان و پەروەردگارتانە، خۆتان و پێغەمبەرتانە صلی الله عليه وسلم، خۆتان و دەر و دراوسێ و چواردەورتانە و کار و کاسپی ئەکەن، وەفا بکەن. وەفا بەو پەیمانانە و گرنگیدان پێی ئیمان و دینە. بۆیە عولەما و زانایان فەرموویانە یەکێک لەو شتانەی کەوا کار و کاسپی حرامەکە ئەوەیە تۆ ئیش لە شتێکا بکەی نامەشروع بێت، حرام بێت. ئەو کارە زەرەری دینی تیا بێ، زەرەری دینی مسلمانانی تیا بێ، و هەروەها زەرەری کۆمەلگای تیا بێ و کۆمەلگا بەرەو فەساد بەرێ، وەک مەشروب، وەک بایەخدان بە مەشروب، دروستکردنی مەشروب، هێنانی، فرۆشتنی، بارکردنی، داگرتنی، دانانی، بە هەر حاڵ ڕێ بۆ خۆشکردنی ئەمە حرامە و تاوانێکی زۆر زۆر گەورەیە. چونکە خوا خۆی لە قورئانە ئەفەرمێت: إنما الخمر والميسر والأزلام رجس من عمل الشيطان فاجتنبوه. خمر و قمار و عرق و هەروە ئەم شتانە حرامە، تاوانە، دووری لێ بگرن. ڕجاوای ئێوە سەرکەوتوو ئەبن. بەڵام ئەگەر بێت و تۆ کار و کاسپی ئالەم حراما بێ، ئەمە تاوانێکی گەورەیە، ئەمە کارەکەت نامەشروعە. مادەم نامەشروعە، کاسپەکەت حرامە، پارەکەت حرامە. وەک چۆن ئینسان پێویستە لەسەری نوێش بکا بۆ خوا، فەرزە لەسەری پێویستە ئاوان نان و ئاوی حەڵاڵ پەیاکا بۆ خۆی و ماڵ و منداڵی. عەرەق فرۆشتن، دروستکردنی، حتا لە شەرعا فەرمێت ئەگەر کەسێک بەقاڵ بێ، مەسەلە ترێ فرۆشێت، خورما فرۆشێت، میوە فرۆشێت، کەسێک ئەیزانی شەریکەی عەرەقی هەیە، ئەم کەسە کە یە میوەی لێ ئەکرێ عەرەقی پێ دۆ حرامە پێی بفرۆشێ و کڕنی فرۆشی لەگەڵا بکات. جا چ جای ئەوەی کەوا ڕێ بۆ خۆشەکا و ئیجازەی بینای ئەدا و هاوکاری ئەکا، باری بۆ بارەکە، ئەو کرێکارانەی بە تایبەت کە لەو مەشروع حرامە ئیشەکەن. پێغەمبەری خوا فەرمێت: لعن الله الخمر وشاربها وساقيها وعاصرها ومعتصرها وحاملها والمحمولة إليه وبايعها ومشتريها وآكل ثمنها. پێغەمبەری خوا نەفرەتی کردووە لە عەرەق و لە بخۆرەکەی، لەوەی کەوا ئەیگێڕێ، لەوەی کەوا ئەیگوشێ، لەوەی کەوا مەسەلەی ئامادە ئەبێ لە گوشینەکەیە، لەوەی کەوا هەڵی ئەگرێ و باری ئەکا، و هەروەها لە فرۆشیارەکەی، لە کڕیارەکەی ئەو پارەیش کە لە عەرەق پەیا بێت حرامە. کەواتە کرێکاری لەوا حرامە. دروستکردنی بینایەک کە بۆ ئەو مەبەستە دروستکرێت ئیشکردن تایە حرامە و جائز نییە. حتا پێغەمبەری خوا فەرمێت لەبارەی عەرەقەوە، ئەفەرمێت ئوم الخەبائیفە، دایکی هەموو تاوانەکانە. پێغەمبەر فەرمێ هەر سفرەیە عەرەقی تیا بێ،
هەر سفرەیە عەرەقی تیابێ ئەو سفرە لەعنەتی لێکراوە. جا کەواتە تۆ کە لەگەڵ مەسئوولەکەی کە لە شوێنەکە عەرەق ئەخواتەوە تۆش حیمایەکەی تۆش وەک ئەو بەشداری. بۆ معلوماتان ئەمان نەسی پێغەمبەری خوا حەدیسی پێغەمبەری خوا قورئانە فەرمێت، شریعەتی ئیسلامە فەرمێت، نەک بڵێ وەڵام بەشدار نیم. ئەو عەرەق ئەخواتەوە تۆ حەرەسی بۆ ئەگری حرامە، تاوانە، مەشروب خواردن تاوانێکی زۆر گەورەیە. کەواتە کرێکاری لەو مەبەستا حرامە. بینایەک ئەزانی دروستەکەرە بۆ هۆڵی دەنس و سەما و دوول لە ڕووی جەنابتان سووردان و مەشروب خواردنەوە هەر لە ئەساس و ئیشکردن تایە حرامە و تاوانە. بینایەک دروست ئەکرێت بۆ کاری فەسادی، ئیشکردن تایە حرامە. حتا ئەو مەعمەلانەی چیمەنتۆ ئەفرۆشن، ئەو مەعمەلانەی لم ئەفرۆشن، ئەو سیارانەی لم و چیمەنتۆکە هێنن، بۆی هێنن حرام و تاوانەکەن. ئەگەر بزانن یەقینان ببێت نەزانێت ئەوە تاوانبار نییە. لا یکەلیف الله نەفسا ئیلا وسعها. نابێ بەڕاستی مەشروعێک بێت غەشی تیا بێت. ئەگەر ئەتزانی تۆ لە شەریکەکە ئیشەکەی، لەگەڵ پیاوێکە ئیشەکەی، لە دوکانێکە ئیشەکەی، سەیرەکەی کار و کاسبیەکەی غەشی تایە، غەش کێشە و پیاوانەی تەوانیە، شتی کۆنەی بەسەرچووەدا بەخەڵ، تۆ کرێکارێتی لە مارکێتەکەی ئیشی بۆەکەی، حرامە، تاوانە، بەشداری لەو پارێکە و پایەکە. چونکە ئەو پارەکە و پایەکە هەر ئەو پارەیەدا بە تۆ، کەواتە تۆش حرامی. من غەشە فەلەیسە منا. و هەروەها یەکێتر لەو شتانەی کەوا کار و کاسبی حەڵاڵەکە و ئینسان لە حرام دوورە خاتەوە، و کار و کاسبی پیرۆزەکە ئەوەیە کەوا ئەو عەقد و پەیمانەی ئەبەسرێت لە بەینی ئیشکەر و کرێکارە و لەگەڵ خاوەن عەمەلە. ئەبێ بەڕاستی ئەو مەرج و شەرتانە بڕاتە سەر، جێبەجێ بکرێت. چونکە پێغەمبەر فەرموێت المسلمون على شروطهم، مسلمانان لەگەڵ مەرج و شەرتەکانی خۆیانن. تۆ وعدە دەی بە کابرا، عەقدی وبەستۆ لەگەڵیا، خوا فەرمووی وەفا بۆ وعدە بکە، ئەو مەرج و شەرتەی بۆ داناوی، ئەو ئیشەی بۆی دیاری کردووی ئەبێت جێبەجێیکەی. 7 سەعاتە، 8 سەعاتە، 9 سەعاتە، 6 سەعاتە بەپێی ئەو پارەی بۆی دیاری کردووی، ئەبێت تۆ کارەکەت بکەیت و جێبەجێکەی، نەیکەی تاوانبار و گوناهباری. لە هەر شەریکەیەکای، لە هەر ماڵەکە کارەکەی، لە هەر شوێنێک کارەکەی، ئەبێت تۆ شەرت و مەرجەکانت جێبەجێکەی بۆ ئەوەی کەوا کاسبەکە حەڵاڵ بێ، حرام نەبێت، تاوانبار نەبێت. ئازیزان و خۆشەویستان، ئەو ئیشەی کەوا ئەکرێت تۆ خاوەن ئیشی، ئەبێ ئەو ئیشە دێ بە هەر کەسێکە ئەو کەسە توانای کارەکەی هەبێ، تەکلیفی مالای و تاقی لێ نەکەی، زۆری لێ نەکەی بۆ کارێکەوە ناتوانێت، گوناهبارە بی خاوەن ئیش. زۆر جارێک کرێکارەکان توانای فلان کار و فلان ئیشیان نییە، خاوەن ئیش بەس بەوەی کە ئیشەکەی خۆی بڕا مقاولەکان ئەو ئیشیان پێەکەن کە ئیشی ئەوانش نییە. ئەمە کارێکی تاوانە و گوناهە، کاسبەکەت حرامە بێ و زوڵمیشە لەو کرێکارەکە تۆ زوڵمەی لێەکەی. بۆیە ئەبێ ئیشێک بێت لە توانای کابرای کرێکار و کاریگەرا بێ، ئەینا کارەکە حرامە و تاوانە. و هەروەها ئەبێ بەڕاستی ئەو کەسەی کارەکەیەکە ئەو واجبەی کە بۆی دانراوە مەطلوبە لێی جێبەجێکە. کرێکاری وامان هەیە، ڕێزم هەیە بەڕاستی نەکەمویان ساختەچین ئیشەکەی بەڕێگەپێکی ناکە بە بەرچاوی کابرای خاوەن ئیش و ئیشەکات. بەڵام کابرا کە ئەم لاولایی کرد دیار نەما چاوی لەسەر نەبوو غەشی تیاکە، کارەکەی بۆن جێبەجێ ناکە، گوناهبارە بێت. مادەم ئەو کارەی ڕێگوپێک نەکردووە، حەقی خۆی پێ نەداوە، پارەکەی حرامە بێت. و هەروەها ئەو کەسە ئەبێ ئەمین بێ لە کارەکەیە، کرێکار، خاوەن ئیش، مەقاول، خاوەن شەریکە، ئەبێ ئەمن و ئەمان هەبێ لە بەینانە. ئەمینی زۆر مهمە، ڕازگۆیی، ئەمانەت زۆر مهمە. کابرایەکە کرێکارێکە باتە ماڵەوە ئیشی پێەکە، نابێ بە چاوی خیانەوە سەری عایلەکەی بکە، سەری ماڵ و ناڵەکەی بکە، نابێ بەڕاستی خیانەت بکە لەو کارێکە بۆی دیاری کراوە، ئەی ناوە غەشە و پارەکەی حرامە بێت. و هەروەها ئیتقان لە عەمەلە، یعنی وردبینی. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم إن الله تعالى يحب إذا عمل أحدكم عملا أن يتقنه. هەر کاتێک خوا پێغەمبەرە فەرمێت خوا عەبدێکی خۆش ئەوێ، بەندەیەکی خۆش ئەبێت، هەر کاتێک کاری کرد، ئیشەی کرد، بە وردی ئەو کارە بکات، حەق و مافی خۆی پێ بدا، خیانەتی تیا نەکا و غەشی تیا نەکا. زۆر جارێ لە ئیشەکانە، لە مەشروعەکانە کە ئەمڕۆ وڵاتمان وێرانە،
کە سەیرەکەی جادێ دروستەکرێت بەرگەی ساڵێ ناگرێت بینایە دروستەکرێت مەسەلەی هەموو شەرت و وەسفەکان کە حکومت بۆی دیاری کردووە مقاولەکە و مهندسەکە و ڕێزمەیە بەڕاستی بۆ مقاولی باش و مهندسی باش سەرگەی خیانەتی تیاکەن بیناکە بەو شێوازە نییە حکومت پارەکەی بۆ سەرف کردووە بەڵام ئەم خیانەتی لێ کردووە لەبەر قازانجی خۆی ئەمە کەواتە خیانەتە ئەمە کارێکە وردەکاری تیانە کردووە کەواتە تۆ مهندسی مقاولی کرێکاری لە کارەکە تا وردەکاری بکە ئەگەر هەر کەسێک لە ئاستی خۆیەوە لە کار و کاسبەکەیە وردەکار و دوکاندارە کرێکارە مقاولە خاوەن شەریکەیە بڕواکە وڵات ئەبێتە ماسیمێیی وڵات پڕ ئەمن و ئەمانە بێ وڵات خۆش ئەبێ جادەکەت دوێران نابێ بیناکانت دوێران نابێ وڵاتت دوێران نابێ خوای ڕەحمت پێیەکە بارانی بەڕەحمەتی بۆ بارێنێ بەرەکەتە خاتە کار و کردەوەتەوە ئەمڕۆ کە وڵاتی من و تۆ وێرانە کێ وێرانی کردووە ئێمە زۆر جارەوە حکومەت تاوانبارە حکومەت گوناهبارە بابا حکومەت من و تۆین خیانەت لەم حکومەتەکەین من و تۆین مقاولین جادەکان ڕێگەوبانەکان بیناکان شتەکان بە لەبەر مەسلحەتی خۆمان خیانەتی تاکەین مهندسەکان کرێکارەکان ئەمانە کە بیناکان دروستەکەن خەڵکی وا هەیە لە مامۆستا لەگەڵ مقاولە ئیشم کردووە مەشروع و ڕێگەوبان زێرابی سنووقیمان دروست کردووە و توێدی ئەو سەر زێرابانە کە دروستەکەی خۆی ئەبێت 4 سەچمەندەوە 5 سەچمەندەی دوانی تێکە دوان سیانین با بۆ بگەڕێتەوە ئەمە حرام و تاوانە ئەمە خیانەتەکە لە کیا بووە بەحساب ئەمە پارەی پیا کردووە بەڵام ئەوە دژ بە میلەتە ئەوە نانی میلەتە ئەوە ماڵی میلەتە بۆیە کەواتە بۆیە پێغەمبەری خوامە هەر کەسێک لە ئێوە کار و کردەوەی کرد خوا خۆشی ئەوێ ئەگەر وردەکار وتایە یعنی ئەگەر وردەکار نەبووتایە یعنی خوای گەورە ڕقی لێ ئەبێتەوە خوای تەبەڕە غەزەبی لێ ئەگرێ خوا نەفرەتی لێکە مادەم غەش و خیانەتێ ئیخلاص دڵسۆزی لە کار و کردەوە زۆر ئەساسە دوکانداری هەر کرێکاری هەر شتێکی ئەبێ ئیخلاص وەکو چۆن بینایەک بۆ خۆت دروستەکەی وەکو چۆن بەڕاستی کارێک بۆ خۆتەکەی بە دڵسۆزی حەزەکەی نوقسانی تیانە بێ ئەبێ ئەو کارەی کە بۆ کابرا ئەکەیت بۆ مقاولەکە بۆ شەریکە و یا شەریکە بۆ حکومەتێکە ئەبێ ئاواوەکو خۆی بۆ خۆی بکە ئەگەر لە پێناویشە باش بە ئیخلاص ئەو ئیخلاسە خوای گەورە بەرەکەتی تێخا لە دنیا و لە قیامەتە خوا قەرەوی بۆ کاتەوە اینجا التزام و بەڕاستی پەیوەندبوون بە ئەو مەرج و شەرتانەی لە بینی کاریگەر و لە بینی خاوەن شەریکە و لە بینی کۆمەلگا هەیە ئەو شەرتانی کە دانرێن ئەبێ التزام هەبێ المسلمون على شروطهم مەرجەکان جێبەجێکرێ ئەدای عیبادەت و واجبات من ڕابردووی ئامانجمان پێ کرد کەسێک کرێکارە مقاولە هەر شتێکە لە هەرکوێ هەیە هەرەسە پۆلیسە ئەندام پەرلەمانە بەرحەڵوەزیرە گزیرە لە کاتی خۆیان عیبادەت نوێژەکەی نەکا کارەکەی حرامە بێ و تاوانبارە بێ ئیلا مەگەر بەڕاستی حاڵەکاتێکی زەروریات بێ ئەوە ئەزەروات تبیح المەحظورات ئەبێ بە ڕۆژوو بێ مانگی ڕەمەزانە مەگەر نەخۆش بێ مەگەر توانای نەبێ مەگەر نەتوانێ ئەگەر بە ڕۆژوو بێت ئەوەی ئەو کاری خۆی جێبەجێ بکە ئەو کاتە شەرع ڕێگەی پێداوە یعنی عیبادەت و ئیشکردن بە یەکەوەیە ئەگەر بە یەکۆ نەبوو کارەکەت حرامە بێ نەرمونیوانی بەرامبەر بە کرێکار زۆر ئەساسە خاوەن ماڵ خاوەن ئیش نەرمونیان بێ بەرامبەر بە کرێکار تووڕە نەبێ لێی بە عەبدی خۆی سەیری نەکا بە کۆیلێ خۆی سەیری نەکا بە خزمەکاری خۆی سەیری نەکا ئینسانە وەکو تۆ ئەنناس و سەواسیەت بکە ئەسنانی مشتی ئینسانەکان مساوین وەکو دانەکانی شاشە کەس لە کەس پیرۆستر و باشتر و گەورەتر نییە ئیلا بە تەقوا نەبێ نەڵێەوە کرێکارە من پارەم هەیە دەوڵەمەند و لاف و گەزاز لێ دێ بەسەریا من تەکەبەرە تەکەسەرە ئەوەی تەکەبوری بێخوا لوتی ئەشکێنێ خوا سووک ڕسوایەکە ئەوە ئەمڕۆ ئیش بە تۆکە ئەوە نەبێت تۆ هیچ نیت ئەو نەبێت تۆ ئینسان نیت ئەو نەبێ بەڕاستی تۆی دەوڵەمەند لەکوێ توانی بینا دروستکەی لەکوێ توانی خزمەتی کۆمەڵگا بکەی کەواتە کرێکار پیرۆزە پێغەمبەر دەستی ماچ کردوون پێغەمبەر ڕێزی لێگرتوون تۆ ئەبێ ڕێزی لێ بگری نەرمونیان بی لە بەرامبەری تۆڕە نەبێ لێ کاری خوستن دەی بەسەریا و هەروەها ئوجرە و پاداشتەکەی بیتێ لە کاتی خۆیان پێغەمبەری خوا ئەفەرمێت ئەو کرێکارەی کەوا کرێکاریت بۆکە بە عەرەقی ناوچاوی وشنەوەدەوە حەقەکەی بەرێ نەک بۆی دواخەی نەک بۆی پاشەکەوتکەی نەک لێی ببڕی نەک خیانەتی لێ بکەی ئەمە تاوانێکی زۆر گەورەیە ئازیزان و خۆشەویستان ئەمانی کە باسمان کرد وەک کرێکار و خاوەن شەریکە ئەگرێتەوە موەزەفی حکومەت ئەگرێتەوە موەزەف نەڵێ من ناگرێتەوە مامۆستای مەکتەب ئەگرێتەوە مامۆستای مزگەوت ئەگرێتەوە فەڕاشی مزگەوت ئەگرێتەوە فەڕاشی مەکتەب ئەگرێتەوە موەزەف و فەرمانبەری دایرەکان ئەگرێتەوە کە ئەمڕۆ هیچیان بەڕاستی زۆربەیان بە پێی پێویست کار ناکەن بەدەم موەزەفەوە نین کارەکەی خۆیان جێبەجێ ناکەن سەعات 9 ڕابەردەوام
دوانزە ئیتر کە ئەکەوێتە هەلەکە سەما ئەڵێ کاری دەوام نەما مراجعی داما و قڕ بەسەرە جارێ بە هەفتەیە کارێکی وە ناکەن ئەو پارەتان حرامە. مامۆستای مەکتەب ئەگەر تەلەبەکەی من و تۆ جوان پەروەردە نەکا خزمەتیان نەکا جێبەجێ نەکا کارەکەی حرامە. بە هەمان شێوە هەر مۆزە و فەرمانبەرێک ئەمە وەکو بۆ کرێکار و خاوەن ئیشە بۆ مۆزەفی حکومەت و حکومەتیشە ئەبێ حکومەت پابند بێ مەرجەکانی خۆیەوە فەرمانبەری پابند بێ بە مەرجەکانی خۆی لەگەڵ حکومەتە نەک ئیشەکانی خۆت جێبەجێ نەکەی نەک حەقی خەڵک نەدەی. تۆ حکومەت دای ناوی خزمەتی خەڵکەی لە دائیرەیەکای لە هەر کوێ هەی واجبی سەرشانتە بە دڵی فراوانەوە هەستی بە خزمەتەکە نەک ئەو خەڵکەی کە مراجعتە بەڕاستی گاڵتەی پێ بکەی واستە وەستەکار و بەرتیر و بەتیرکاری خزم و خزمیانە. ئەمڕۆ لە زۆرێک لە دایرەکان ئەوەیە کەسێک لە ناسی ئیشی ناڕوا حسابەوە ناکرێ ئەو مۆزەفە پارەکەی حرامە کارەکەی حرامە. بۆیە ئەبێ ئاگامان لەم ئیشانە و لەم نقطانە بێت. و هەروەها چۆن ئەو مەرجانەمان باس کرد بە هەمان شێوە نابێت تۆ پارەکەی تەخیرکەی پارەکەی تەخیرکەی گوناحە کاتێک ئیشەکەی خۆی ڕێگە پێ کرد. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم ئەوانەی خزمەتی کرێکارەکەن ئەوانەی حەق و مافیان ئەدەن لای خوا زۆر گەورە حتا یەکێک لەو کردەوە چاکانەی کە ئینسان ئەتوانێت لە خواوە نزیک بێتەوە پێی تەوەسولی پێ بکا بڵێ خوایە لەبەر خاتیەوە کردەوە چاکەم لێم خۆش بە لێم ڕاز بە بەرەکەت بخەرە حاڵ و ماڵمەوە ئەوەیە کە تۆ خزمەتی کرێکار بکەی و حەق و مافی خۆی پێ بدەی. وەکو لە حەدیثێکی صەحیحە واریدە پێغەمبەری خوا لە قیسەی ئەصحابی غارە ئەفەرمووی 3 نەفەر بوون لە بەنو ئیسرائیل چوونە دەرەوە بەرەو سەفەرێک ڕۆشتن لە ڕێگا شەو هاو بەسەرانە چوونە ئەشکەوتێکەوە سوبحان الله باو باران تێی کرد دەرگای ئەشکەوتەکان لێ قەپات بوو بەردێ گەورە کەوتە بەر دەرگای ئەشکەوتەکە. ئەم 3 نەفەرە وتیان باشە چی بکەین چۆن ڕزگارمان بێ زۆر لاڵانەوە زۆر پاڕانەوە لەخوا وتیان با داوە لە خوا بکەین بە کردەوە چاکەکانمان. یەکێک لەوانە خاوەن ئیش بوو خاوەن شەریکەیەک بوو بۆ نمونە مەشروع و مەسلحەتێکی بوو کاتی خۆی کرێکارێکی گرتبوو ئیشی وە کردبوو کرێکارەکە لەو کاتاکەوە ئیشەکەی بۆ تەواو کرد ئەمی ژوزی پارەکەی بادێک کابرای کرێکار وتی من پارەم ناوێ پارەکەم بۆ من پارەکەی وەرنەگر ڕۆی ئەمیش پارەکەی نەخوارد بڵێ نیعمە الله پارەی نەویست و ئیشەکەشی بۆ کردن و پارەکەیشی خۆم وەکو زاڵمەکانی ئەمڕۆ کابرا ئیشی بۆکە پارەکەی ناداتێ بەرحاڵ ئەم هات پارەکەی چی لێ کرد خستێ مەشروع بووی دای بە حیوان بووی دای بە زەرعات بووی پاش چەند ساڵێک کابرای کرێکارات وتی هەی زاڵم پارەکەم بەرێ بۆ پارەکەم نادەیتێ حەقی خۆمە کرێکاریم بۆ کردووی ئەوشتی کاکە من پارەی تۆم نەخواردووە وەرە بڕۆ ئەو مەشروعانە ئەبینی ئەو زەرعاتە ئەبینی ئەو مەڕووماڵاتە ئەبینی ئەو مانگا و گوێرەکانە ئەبینی ئەوە هەمووی مڵکی تۆیە وتی گاڵتەم پێ مەگە پارەکەم بەرێ وتی گاڵتت پێ ناکەم من هەلی گاڵتە نیم ئیستیزا بە کەس ناکەم ئەوە حەقی خۆتە پارەکەی تۆ کە لای من مابوو وەرت نەگر دام بەم مەشروعە بۆت ئەوە تا هەمووی مەڕووماڵاتی زۆر و مانگا و گوێرەکەی زۆر و زەرعاتی زۆر بڕۆ هی خۆتە بیبە کابرا مەڕووماڵاتی خۆی برد و ڕۆی وتی خوایە ئەگەر من ئەم کارم لەبەر تۆ کردووە لە ترسی تۆ کردووە خوایە دەرگای خێرمان لێ بکەرەوە لەم ئەشکەوتە ڕزگارمان کە لەم ناڕەحەتی ڕزگارمان کە ئەڵێ سوبحان الله خوای تەبەردا ڕزگاری کردن کەواتە تۆ خزمەتی کرێکارەکەی ئەوە کردەوەیەکی چاکە حەق و مافی خۆی پێدەی کردەوەی چاکە ئەتوانی بڵێ خوایە لەبەر ئەو کردەوە چاکەم لە گوناهم خۆش بە لێم ڕازی بە لە باوکو دایکم خۆش بە کارەکانم بۆ ئاسان کە ئەمە پێغەمبەری خوا وامان فێرەکە صلی الله عليه وسلم. ئازیزان و خۆشەویستان عەدل و ئیحسان لە نێوان کاریگەر و خاوەن ئیشە دادپەروەری زۆر ئەساسێت تەواضع و لێبردن و تەسامح زۆر گرنگە محافەزە لەسەر کەرامەتی کرێکار پاراستنی کەرامەتی کرێکار ئەبێ کەرامەتی پارێزراوکەی وەک ئاماژەمان پێکرد بە عەبد و کۆی لێ خۆتی نەزانی و هەروەها کرێکار بپارێزی لە خەتەراتێک ڕووی تێکە وەسائلی پێویستی بیتێ کە بتوانێت کارەکان بۆ بکا و پارێزراوی کە لە هەموو خەتەریاتێک ئەو کاتە کاسبەکەتان حەڵاڵە ئافرەت لە ئیسلامە ئەتوانێت ئیشکە بەڵێ ئافرەت ئەتوانێت ئیشکە ئافرەت ئەتوانێت بڕاتە دەرەوە ئافرەت ئەتوانێت کار و کاسبی بکە چونکە ئێمە هەندێک ئیشمان هەگەر ئافرەت نەیکا بەڕاستی کۆمەلگا وێرانە بێ بەڵام مەرجی بۆ دانراوە لەو مەرجانە ئەبێ وەلیەکەی ئیزنی با باوکێتی مێردەکەیەتێ بە ئیزنی با لەسەر ئەو کارێکە ئیکات ئەینا پارەکەی حرامە بێت و هەروەها ئەبێ ئەم ئافرەتەی کە کار و ئیشەکە و کاسبیەکە
ئەبێت تەقسیر نەبێت کەم تەرخەمینەکە بەرامبەر مێردەکەی ماڵ و منداڵی کەم تەرخەمینەکە ئەو ئیشانی جێبەجێ بکە کە لەسەرێتی و هەروەها ئەبێ لە جلوبەرگا لە کار و کاسبی خۆیان بەڕاستی ئونوسیەتی خۆی و ئافرەتی خۆی بپارێزێ حیا و حورمەتی خۆی بپارێزێ تێکەڵی پیاوان نەبێ کاری حرام و تاوان نەکا بەم مەرجانە ئافرەتی لە ئیسلامە کار و کاسبەکەی حەڵاڵە و ئیلا کار و کاسبەکەی حرامە بێت یەکێتر لەو مەرجانێکەوە کار و کاسبی حەڵاڵەکە ئەوەی ئینسان قسە خۆش بێ لەگەڵ چواردەورەکەیە دوکانداری واه ئەڕۆی کە شتێکی لێکڕی ئەوەندە مڕومۆچە ئەوەندە عەبوسە دوو لە ڕووی جەنابتان کابرا وا ئەکا کە هەر یەکتر ئەگەر شتەکەش لەگەڵ پەشمان بێتەوە زۆر ئوسلوبی ناشرینە بۆیە پێغەمبەرە فەرمێ قسەتان خۆش بێ نەرمونیان بن تەسامحتان هەبێ بە قسەی خۆش لەگەڵ خەڵکیا شت بکڕن شت بفرۆشن ئەو خەڵکە خزمەکاری تۆ نیە شتی لێکڕێت پێغەمبەری خوا ئەمەد رحم الله رجلا سمحا إذا باع وإذا اشترى وإذا اقتضى پێغەمبەری خوا من ڕەحمەتی خوا لەو پیاوەی ڕەحمەت ئەمە دوعای پێغەمبەری خوایە ڕەحمەت لەو پیاوەی لەو ئافرەتەی لەو کەسەی کە کاتێک ئەفرۆشێ قسەی خۆشە ڕووی خۆشە زبانی شیرینە وەلەو کەسەی کەوا قەزاوەتەکە حاکمە ڕووی خۆشە دژایەتی ناکا سەیری مجریمەکە بە دوژمناتی ناکات سەیری خاوەن ئیشەکە بە دوژمناتی ناکات سەیری کرێکارەکە ئەمە ئەساسە پێغەمبەر ڕەحمەتی ناردووە دوعای پێغەمبەرە مەفهوم مخالفەکەی چییە؟ یعنی نەفرەتی خوا لەو کەسەی کەوا ناوچاوی تاڵە قسەی تاڵە قسەی ناخۆشە لە بەرامبەر کێ لە بەرامبەر ئەو خەڵکی کار و کاسبیەکە لەگەڵیا بەرامبەر ئەو خەڵکی شتە فرۆشێ بەرامبەر خەڵکی شتی لێ ئەکرێ شتی پێ فرۆشێ قەزاوەتەکە بۆیە دوکاندارەکان بایەکان کریارەکان فرۆشیارەکان بەگوێی پێغەمبەر بکەن با کار و کاسبەکەتان حەڵاڵ بێ حرام نەبێ ماڵی حەڵاڵ و بەرنەوە بۆ ماڵ مناڵەکەتان خۆتان بیخۆن کارەکانتان بە دەستی خۆتان حرام مەکەن کارێک بێ بەڕاستی ئەم کارە نفسی ئینسان تیا نەچێت ولا تلقوا بأيديكم إلى التهلكة کاری وا هەیە حرامە بەوە چی حرامە بێت خۆ مەشروب فڕۆشتن نییە مەشروب خواردن نییە بینای قومارخانە دروستکردن نییە بینای دەنگ و سەما نییە کارەکە ئەزانی ئەم کارە کە تۆ بیکەی لە ناوچووی نفسی خۆتی تایە ئەمە حرامە ئەبێ ئەم کارە نەکەی مادەم تۆ لە ناوچووی نفسی تایە مادەم مەترسی تایە بۆیە ئیسلام کارێک حەڵاڵەکە بە دروست ێزانێ مەترسی گیانی مالی ئینسانی تیانە بێت خوای گەورە لە هەموو لایەکمان ڕازی بێ خوا لە هەموو لایەکمان خۆش بێ خوای عاقبەتمان بەخێر بگێڕی خوای وڵاتمان ئاوادان کەیتەوە وڵاتمان پڕ لە خێر و خۆشیکەی خوای بارانی بە ڕەحمەتمان ببارێنە خوای ناومێدمان مەکە یا ڕەبی خوای ناومێدمان مەکە یا ڕەبی خوای ناومێدمان مەکە و کانی و کارێزمان بۆ بتەقێنە یا ڕەبی خوای وڵاتمان تووشی قاتی و گرانی مەکە یا ڕەبی خوای یان نەتەپارڕینەوە شریعەتەکەی خود لە ناومانە جێبەجێ بێ یا ڕەبی خوای ئیش و کارەکانمان حەڵاڵ بێ و حرام نەبێ یا ڕەبی خوای لە حرام و تاوان و مەعسیەت لامان دەی خوای وڵاتمان پڕ لە خێر و خۆشیکەی خوای ئەوەی کەوا دۆستمانە دۆستی بی ئەوەی دوژمنمانە خوای ئەگەر شاوی دادەی دای ئەگەر شاوی دادنی خوای تەفر و توونای لە کۆڵمانی کەیتەوە یا ڕەبی خوای یان نەتەپارڕینەوە مسلمانان و ئیمانداران لە هەر ئەرز و لە هەر شوێنەکە هەن یا ڕەبی خوای ڕەحمەتی خۆت بچێنە بەسەرانە یا ڕەبی خوای لە بەڵا و باو نەخۆشی و ناخۆشی وڵاتی ئێمە و تەواوی مسلمانان پارێزراوکەی یا ڕەبی خوای بە ئیمانە بمانژێنەوە بمان بەرەوە زیندومان کەرەوە یا ڕەبی خوای گیان لە ڕۆژی قیامەتشا لەژێر سێبەری عەرشی خۆتا حەشرمان بکەی کۆمان کەیتەوە لەسەر چیمەنەکانی باش لە خزمەت ڕەسوولی ئەکرەمە صلی الله عليه وسلم بانگمان بکا و دەرمان نەکا بەو دەستە مبارەکانی ڕەسوولی ئەکرەم خوای ئاوی کەوسەرمان بیتێ نەتوینەک بەدی دنیا و قیامەت ڕزگارمان بێ خوای کوردستانمان ئاوادان کەی خوای پارێزراوی لە فیتنەی دراوسەکانمان لە فیتنەی نەیار و ناعەزانمان لەوانەی کەوا چاویان بە خاکمان بە کولتورمان بە دینمان بە زبانمانە هەڵنایە یا ڕەبی خوای پارێزراومان کەی لەو هەموو فیتنە و ئاشوبەی کەوا ڕووی لە جیهان کردووە یا ڕەبی خوای هەموو مسلمانان پارێزراوکەی بە تایبەت ئەم میلەتە مەزلومە خێر لە خۆ نەدیوە خوای وڵاتمان پڕ لە خێر و خۆشیکەی آمین آمین أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين